لە دیسەمبەری 2001 بڵاو بووە، بریتیە لە بەحثێ لە عولەماکانی سین، بەحثێکە لە عولەماکانی سین چین بڵین، هاتن سێپەلە واتە ئاخر فەقەراتی عەمودی فەقەری، سێپەلەی پێڵێن، کلێنچکەی پێڵێن، و لە زمانی طبیە کۆکسیکسی پێڵێن یا کۆکسیجیەل بۆن. هاتن ئەم عولەمایانە لە سین کە باوەڕیان بەخوا پێغەمبەر نییە، نەک بڵێ ئەمە موسڵمان کردوێتی، هاتن ئەو ئێسپانەیان هێنا، هاڕیان، قوتایان، فەحسیان کرد، تەماشاکەن هەندێک خانەی نەمردووە. هاتن کۆڵانیان، دوای ئەوە فەحسیان کرد، ئەبین هەندێک خانەی نەمردووە. سووتانیان، هەندێک خانەی نەمردووە. ئەشعەیان لێیە، هەندێک خانەی نەمردووە. تێزادیان پیا کرد، هەندێک خانەی نەمردووە. نەتیجەی بەحثەکە ئەڵێ هەندێک خانە هەیە لە ئاخر فەقەراتی پشتا هەرگیز نامرێ. چێوای وتووە؟ عولەمای سین. کۆتایەنین بە فەرمووی پێغەمبەری خوا. كإمام بخاري رواية كافر ليس من الإنسان شيء إلا يبلى إلا عظما واحدا وهو عجب الذنب ومنه يركب الخلق يوم القيامة. في غمر كافر هم مشتق لمروفا لناو أكي إلا إسكيك نبي لو إسكوا دروست أبيت ولا روجي دوائية. حديث دوهم كل ابن آدم يأكله التراب إلا عجب الذنب منه خلق وفيه يركب. كان واضحة هاتشي بيبوتري لشي مروف رسول الله صلى الله عليه وسلم فرمين لناو أتي قل أي خوا إلا بشيك نبي كفي أو تري عجب الذنب كالصينية كان باردو زيانوا لووا بارانێکی تایبەت دەبارێ لەوە زیندوو ئەکرینەوە. حەدیثی سێهەم ئیبن حیبان ڕیوایەتی ئەکا، بەشێکە لە حەدیثەکە، ثم يأكل التراب كل شيء، گڵ، گۆڕ، قەبر هەموو لەشمان دەخوا، كل شيء من الإنسان إلا عجب ذنبه قيل وما هو يا رسول الله؟ كامية أو بشيء كناخري فرموي مثل حبة خردل بشاونا بنري منه ينشأ لو ودروست به. بحثي طازة هي كهيل كوكي بيتين راو بتمني بانزروج لكاتك خوي جيرك على ديواري رحمة تمني 15 ڕۆژە، لەو 15 ڕۆژە ئەو خانەیە دروست دەبێت، کەس نازانێ بۆ. درێژ دەبێتەوە وەکو شریتێکی زۆر ڕەقیق بەرز دەبێتەوە. ئەو هێل کۆکە پیتێنراوە کە من و تۆ بووین، لەویانەیەکە بە دوو پارچە، پارچەیەکیان دوای بێ بەسەر، پارچەیەکیان ئەبێتە لەش. ئەو خانەیە کە ئەڕوا خانەکانی تر ئەوروژێنێ بۆ زیادبوون، ئەمە بێ بەدەستەوە بێ بە قاچ، تەحفیزیانەکە بۆ زیادبوون و بۆ تەخەصص، کە ئەم کارەی تەواوە بێ ئەگەڕێتەوە بۆ شوێنی خۆی، لەویانە خۆی حەشارەدا تا ڕۆژی قیامەت.